دامەزرێنەر و سەرۆکی تۆڕا زانیاری و سیاسیا ڕۆژهەڵاتان ناوین کایل ئینان ji Washington mêhvanê min e ku stratejîk û pisporeyê karûbarê navdewletiyê jî silav bote birêz înan. A pleasure to be on your show. Destpêkê de dixwazim bipirsim ji xwe şer gelek berfereh bûye. Lê tu çawa pêşbînî dike şer berferehtir dibe vê derbarê de gerdîtina te bikirin? No. There will be local strikes, I believe, tonight. من پێم وابێ ئەم شەو و ڕۆژانی دواتر هەندێک هێرشی دیکە دەبێ بەڵام پێم وان نییە ببێتە شەڕێکی فراوان چونکە جیهان ئامادە نییە بۆم شەڕە. بەڵێ ئیرۆ هەر ئیرۆ سەرۆک ترامپ پەیوەندی لەگەل gelek سەرۆکان پێکانی لەگەل تایبەتیژی لەگەل ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیایê dikare înisiyatîvek dest pê bike ji bo lawazbûna şer yan jî agirbestek. No, I don't think so. نەخێر من پێم وانی ئاگربەستی شەبێ ئیسرائیل دەیەوێت ئەو هێرشە ئاسمانیانەی بەردەوام بێ ئێرانیش بە هەمان شێوە مەرژەوەندەکانی خۆی لە ناوچەکە بپارێزێ ڕووس ئەیەوێت ببینێت کە تەنها قسە دیبلۆماتیەکانی خۆی ڕووی دیبلۆماسیەوە باتە پێشەوە نەک ئەوەی کە بێوێ بە تەواوی شەڕ ڕابگرێ من پێم وانیە بتوانێت و شتێکی ژیرانە نییە و باش نییە دەبێ هەموو شتێک لە ڕێگەی نەتەوەیەکتەکانەوە عیلاج بکرێن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە نەکەر وڵاتێ بۆ خۆی بەڵام ئەنجومەنێکی پێدەڵێن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە دەبێ بڕیار بدات بەڵام تا ئێستا هیچ کردەوەیەکمان لەو ئەنجومەنەوە نەبینیوە. ئارمانجا ئیسرائیلێژ دەستپێکردنا وی شەری بێگومان یعنی تێکبرنا meyandina uranyumê ya Îranê bû her wiha rawestandina Îranê got bikaribe çekê atomî bi dest bixe. İsraîl digihe van armanciyên xwe pêşbîniyên te çi ne? من پێم وابێ خۆتان دەزانن کە ئاژانسی نەوتەڵەتی وزەی ئەتۆم بە ڕوونی لە 2023 ڕایگەیاند باشکراوتی کە 84 لە سەدی توانای سەرتەرفێجەکانی زیاد کردووە. ئیسرائیل بەشێک نییە لەو ڕێکەوتنی دژە ئەتۆمیە بەڵکو ئێران ئەندامە بۆیە سەیری ئەمە بکەن. ئێران لە ڕێگەی حیزبوڵڵا و حەماس و حوسیەکان و میلیشیا شیعەکان و لە ناوچەکەەوە بۆتە هەڕەشەیەکی جدی و ئیسرائیل دەیەوێت کە هێزەکانی سەر بە ئێران و ئێرانیش لە ناو بەرێت و بە هەمان شێوە ئیسرائیل پێی وایە نابێ ئێران بە هیچ شێوەیە چەکی ئەتۆمی هەبێ چونکە ئێران بە هەڕەشەی ڕاستەوخۆی دەزانێ ئەمە هۆکاری سەرەکی کێشەکەیە. بەڵێ هەروەها وەکی تە دیار کردی استراتژیا ئیرانیژی ئەوە و یعنی ئیسرائیل هەر نەمینە وڵاتێکی بکە ئیسرائیلژی نەمینە باندۆرا وێژی خۆ لە حرێما ڕۆژهەڵاتە ناوین gelek were lawazkirin. İran bi xwe di vê stratejiya xwe beramberî İsraîlê de di vê rewşa îro ya rojhilatan avîn de dikarî vê stratejiya xwe bicîbîne? Of course. پێشە بۆ شتێ ئیسرائیل لە هەملاین هەموو زلهێزەکانی دنیا و پشتیوانی دەکرێت ئێران ئەم پاڵپشتەی نییە ئەمە خاڵێکی لاوازە بۆ ئێران هەوڵەدا کە هێزی بابڕین بریگرتە لە ڕێگەی سووریا و عێراقەوە ئاماجەکانی خۆی بپێکێ بۆی کە هەتا پێی بکری زیان بە ئیسرائیل بگەینێ بەڵام لەگەڵەوەشدا زیاتر لە 20 ساڵە بەم شێوەیە بەردەوامە و بەو شێوەیە نەچوە پێشەوە کە ئێران ئەوێت ئێستا ئێران هەوڵەدا کە ئەستراتیژەتی خۆی بگۆڕێ بە مامەڵەکردن لەگەڵ ئەم ئیسرائیل بە شێوەیەکی جیاوازتر بەڵام ئیسرائیل ڕێگەیەکی دیکە دەدۆزێتەوە بۆی کە بەرپەرچی ئێران بداتەوە لە پێنجشەم لەسەر جومعەوە ئەوەی کە بینیمان تا ئێستا بینیمان دەیان سەرکردەی ئێران باقری سەلامی و ئەوانی دیکە جەنڕاڵەکانیان هەموو لە ناو براون لەلایەن ئیسرائیلیشەوە ئایرن دوم کارێکی زۆر باشی کردووە
بەرگریکی زۆر باشی کردووە و تقریبا ئەتوانم بڵێم هەموو ئەو وشەکانی ئێرانی بەرپەرشداوەتەوە تەقاندنێتەوە کە هاتوون و ئەگەر ئێران بەم شێ بەردەوام بێ سەرکەوتوو نابێ. نها لە ڕۆژهەڵاتە ناوینژی برێز کایل ئینەن ڕۆژهڵاتە ناوینژی پەیوەندیین ئیسرائیلی لەگەل وڵاتین ڕۆژهڵاتە ناوین دیارە گۆ زێدەترن ئەڤ یەک چ باندۆرێ لە ڕەوشا ئیرانێ دکە؟ پرسیارێکی زۆر جوان و سپاس دەکەم. بۆ نمونە با باسی سعودیە بکەین. ئیسرائیل ڕێکەوتنی ئیبراهیمی واژۆ کردووە چەند ساڵێک لە بەم پێش. سعودیا نایەوێت هیچ کێشەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بێ بەتایبەتی لەگەڵ ئێران و ئێران دوو ساڵێک لەمەوبەر ئارامکۆی بردومان کرد و لەگەڵ ئەوەشدا پەیوەندیەکی زۆر باشیشی نییە لەگەڵ ئێران سعودیە بەڵام وەڵامی نەدایەوە. ئیمارات ئەگە سیر بکەین تقریبا بێلایەنە و سعودیە پشتیوانی لێ دەکات لە ئیمارات بەڵام نایانەوێ هیچ کات هێزی سەربازی و خۆیان نیشانی ئێران بدەن. تورکیا وڵاتێکی بێلایەنە بەهۆی ئەو دۆخە ئابوووریە کە هەیەی بۆ هەندێک مەبەستی دیکە و کارتی شیعە و کارتی یەپەگە بەکاربێنێ دژی تورکیا بەکاربێنێ گە تورکیا جوڵەیە بکە. ئەگەر باسی عێراق بکەیت پێم وابێ 1982 بوو لە 1900 پێم وابێ تقریبا 40 ساڵ لەبەوبەر بوو هێرشێک کرایە سەر عێراق و ئەمە پێمان وابێ ئەو کاتە بە خراپترین هێرش بوو کە کرایە سەری بۆیە لە ڕووی ئابوووریەوە ئەگە سەرکەی زۆر خراپە لە ڕووی دیبلۆماتیەوە سەرکەی ئەمە وا ئەکات کە وڵاتان زیاتر ڕادەکێشێتە سەرمێزی گفتوگۆ بۆ چوونی منە. بەڵێ گەر پۆزیسیۆنا ئیرانی ژیان بگرنە دەستا ینی حتا بەری دەمەکی نەدوورژی دەمەکە نزیک پەیوەندیین ئیرانی لەگەل سووریە لەگەل لوبنانی لەگەل یەمەنێ لەگەل عێراقیشی ینی پەیوەندیین گەلێکی کور و استراتێژیک بوون ئەڤ ڕەوش پشتی هاتە گوهرتن ئەڤ یەک چی تەسیرێ لە ئیرانی دکە برێز؟ ئێران گیری خواردە لە نێوان شەڕێکی بریگرتە یاخود لەگەڵ زلهێزەکانی دنیا وەک باسمان کرد هیچ وڵاتێکی زلهێزی دنیای پشتیوانی لە ئێران بکە. ئەمە ئێرانی خستوتە پێگەیەکی زۆر خراپەوە. من ناڵێم رووسیا ئێستا رووسیا مەشغوڵە لەگەڵ ئۆکرانیا هەموو تەرکیزی لەسەر ئۆکرانیایە و دەستێوەردان ناکە پاڵپشتی ئێران ناکە ئەگەر لە ڕووی دیبلۆماسیەوە هەندێک کار بکە یاخود لە ئەنجومەنی ئاساییش هەندێک گوشار بکە. چین بە هەمان شێوە ملیۆنان بەرمیل نەوت لە ئێران بە هەرزان لە ئێرانە کڕێت بۆیە چینی لە ڕووی سەربازیەوە هیچی نەوتووە نایەوێت لە ڕووی سەربازیەوە بەشدار ئێران تەنها حیزب الله و حەماس و حوسی و میلیشە شیعەکانی هەیە لە عێراق ئەمان ئەو هێزن کە ئێران هەیەی ئەو پاڵپشتیانە کە ئێران هەیەی و ئەمانش زیاتر دوورەکەونەوە لە ئێران ئەگەر هاتوو ئێران لاوازتر بێ بۆیە بۆ ئێران زۆر زەحمەتە بۆی کە بە شێوەیەکی ئاسان بتوانێ بچێتە پێشەوە و لە سیاسەتی دیبلۆماسیش بەجێ دەمێنێ ئێران. باشە لێ هەمان دەمێ ئیران هەر ئیرۆ گەفتدان گەر ئەمریکا گەر فرانسا گەر بریتانیا پشتگیریە ئیسرائیلێ بکەن ئیران دکارە بەرژەوەندیên ئەمریکا فرانسا و بریتانیا بکە ئارمانج ێریشی بنکەین وان بکە ێریشی کەشتیین وان بکە ئیران دکارێ vەیەکێ بکە؟ نەخێر ئێرانی لە ڕووی سەربازیەوە ناتوانێت ئەو کارە بکە و لە ئێران هێزی دیبلۆماسیشی نییە کە گوشار بخاتە سەر وڵاتان لە ناوچەکە. ئێران کێشەی ناخۆیی هەیە لەگەڵ سەرکردە ئاینیەکان بۆیە ئێران کێشەی زۆر ناوخۆیی هەیە زیاتر لەو کێشە نێودەوڵەتیانی کە هەیەی ناتوانێت کاری وە بکات. بەڵێ باشترین بژاردەل پێش ئیرانی چیە دوێ ڕەوشە شەردە برێز کایلینە؟
to engage logically بۆی کە and بە شێوکی diplomatically لۆجیکی with its دیبلۆماسی colleagues in the international بچێتە arena. پێشەوە بچێتەوە ناو And, سەرساحەی I understand Iran's دیبلۆماسی و نێودوڵەتی difficulty, economic difficulty, and ئێران Iran really needs to کێشەی get its ئابووری هەیە stability in terms of دەبێ its economic situation سەقامگیری بێگەڕێتەوە بە وڵاتەکەی و جارێکی دیکە دەست بکاتەوە بە ڕێخستنەوەی پەیوەندی نێودوڵەتیەکانی ئەمە باشترین شتە بۆ ئێران. بەڵێ سەرۆک ترامپ 6 ڕۆژ مۆلەت دابوو تەهرانێک و ڕێکەفتنەکە ئاتۆمی بە هەبوو دوورە ئیمزە بکن ڤاژۆ بکن الگۆرا باوەریاتە ئەف بژاردەیەک باشە بۆ ئیرانی گۆڤەگەرێ سەر مێزە ڕێکەفتنە ئاتۆمی لەگەڵ ئەمریکا. بەڵێ من پێم وایە ئێران دەبێ گوێ لە قسەکانی سەرۆک ترامپ بگرێ دەبێ بگەڕێتەوە سەر مێزی دانووسان لەگەڵ ئەمریکا و بەگوێرەی ڕێبەریەکان و مەرجەکانی ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆم هەنگاو بنێ. بەردەوامیە شەر یعنی لە گۆرا باوەریاتە دکارە چه زەراری بدە تەهرانی هەروەها چه زەراری بدە تێلاڤیڤ ژێ برێسکایەلینە. من باوەڕم وایە هەردوو لە دەبێ بە شێکی پراگماتیکی هەنگاو بنێن و هەردوو لە دەبێ ئەوەی کە ئێستا منەی بینم هەردوو لە بژاردەی سەربازیان خستە پێش و ئەم کێشەی بەم شێوە چارەسەر نابێ ئەمە چەندین ساڵ ئەم شتە بەردەوامە 3 ساڵ لەمەوە پێش 5 ساڵ لەمەوە پێش 20 ساڵ لەمەوە پێش ئەمە سەر نەکەوتن دەبێ گفتوگۆ بکەن بەڵام بەداخەوە ئێران زۆر تند و تیژترە و دەڵێ من ئیسرائیل لەسەر نەخشە دەسڕمەوە و بەردەوامم هەڕەشانە دەکات ئەمە وای کردو کە ئیسرائیل تر بیرێک لە خۆی بکاتەوە بەڕاستی ئەم هەڕەشەیە نەهێڵێت بەڵام ئێران ئەگە پاشگەز بێتەوە لەم لێدوانانەی وەکەوەی کە کانسوتی دەبێ ئێران پەشیمان بێتەوە هەتاوەکو ئەم زمانە زبرە لە هەردوو لاوە زمانی هەڕەشە بەردەوام بێ دۆخەکە هێشتا خراپتر دەبێت. نهال لەسەر عەردەی بەتایبەتی لە دەولەتە فەدەرەیە عێراقی هەن پشتگرین ئیرانی هەنە کو di nav rêxistina heşda şabî de xwe organîzekirine li gora baveriya te ev alî dikarin bawayekî yanî çalaktir stratejiya Îranî niha li ser erdê pêk bînin êrîşan hemberê bin ke û berjevendiyên Amerîka pêk bînin nirxandina te çi ye? Sorry, we got cut off. Could you please repeat the question again? ئەکرێ پرسیارەکەت بڵێتەوە داوای لە بردنەکەم. یعنی هەن عالی هەنە di nav heşda şabî dene hin grûbên çekdar hin milîşya di nav heşda şabî xwe dene hevpeymanî Îranê ne Îranê û gelek cara bikaranî ne niha ev rewş dikarê dubare bibe ku Îran wan dîse bikar bîne fermo birêzî. I see. No, they're mercenaries of a local faction, local military faction. هەندێک گروپی میلیشیا هەن لەوێ بۆیە لە بەرژەوەندی ئەوەندا نییە کاری وە بکەن بەڵام زەحمەتە بتوانن هێزی پیادە هێزێکی زۆر هەڕەشە ئامێز نین بتوانن هێرش بکەنە سەر ئەمریکا بۆیە سەرکەوتوو نابێ و کارە. من ji gelek mêvanên xwe pirsiye tu çawa fikir dike birêzkayîlînan piştî 6 mehan an salekê tu wêneyê dîmenê rojhilatan avîn gora îro baştir dibîne? ئەگەر ئێران بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی دەبێ بەرەوپێشچوون هەبێ من ناڵێم هەموو شتێک خۆشە بێ باشە بێ بەڵام ئەگەر دیپلۆماسیە دەست پێ بکاتەوە شتێکی باشترە بێ. Ez spasiyat etkim birêzkayîlînan strateji pisporê karûbarê navdewletî jî ji Washington gelme.